هرگز فراموشت نکم اسمرم وای وای به مرگی تا خبر نکم هرگز فراموشت نکم اسمرم وای وای لدنیا دادم تو هتوی با خدا و بینی چاوم مقصورم و مخمولی شەو شەوگاتان پڕخۆشی و کامەرانی بێ بیستەرانی ڕادیۆی سێمانی بینەرانی پێجارەسوان لە شەوانی مانگی ڕەمەزانی پیرۆزە لە خزمەتان نبین بە بەرنمەیەک بەناوی شەوچەرەی ڕەمەزان بۆ مێ بتوانین بە میلۆدیەکانمان بە نەغمەکانمان بە ئاوازەکانمان ئێمە هونەرمەندان هەرەومە لە دەستێت ئێمەش بەخشندە بین و بتوانین ئاوپرژێنی دڵی مادووتان بکەین تینەتیتان بشێنین بە گۆرانیەکانمان بە قسە و باز لەسەر گۆرانی لەسەر هونەر شەوچەرەکە بڕازینەوە لەگەڵ چەند هونەرمەندێکی خۆشەویست و ناودار و بەناوبانگ ئەم شەو خۆشحاڵم یەکێک لە بەهرەدارەکان بێجگەلەوەی کە هونەرمەندە من ناوم ناو بەهرەمەندێکی زۆر بەتوانە ژەنیاری نەی ژەنیاری دەف ژەنیاری عود ژەنیاری ساز و تار و سێتار و کەمانچە و وەڵا نازم بڵم چی ئوستازی مەقامات و بەخوا هەرەونم بۆ ئەوترێ مەگەر خۆی ئەوتری بەجێڵم بۆ خۆی کاکاروان خۆم تا سەر ئێسقان بەڕاستی لەگەڵ میلۆدیەکانە لەگەڵ چریکەی دەنگیەوە هەموو کات ڕۆ ئەچم بۆ ناو دنیای فەنابوون و بۆ ناو دنیای هونەر کاکاروان گیان بەخێر بێ کاکاروانی زۆر زۆر سپاس کاک جەزاجیان گەورەتان کردم قوربانە بم زۆرێک لە ئامێرەکانی وت من بچووکی هەموو لایەکەم ئومێدوارم کە بتوانی بێتم تۆزێک لەو ئامێرانی کە ئەژەنم بۆ ڕۆحی خۆم هەم بۆ دڵی خۆم دانیشم جارجار ئەیژەنم بە بچووکی هەموو لایە کەزانەوە ئەم شەش بڕاستی خۆشحاڵم کە لە پرۆگرامەکەی جەنابتان لێرە منتان میوانداری کرد و ئێمەتان بیرکەوتەوە من سپاسانەکەم بەڕاستی سپاسەکەم کاکەڕۆنجیان ئێمە لەگەڵ ستافی ڕادیۆ مەڵباند کاکەڕۆن کە لە بەشی مۆنتێرە بڕیارمانە لەسەر ڕای قەیرانەکان سەرڕای ئەو هەموو قەیرانە دارایی کە بەرۆکی هەموو کەناڵ ڕاگەیاندنەکانی گرتەوە بە تایبەتی کەناڵەکە ئێمەش و هاوکات کەرەنتینە و کۆرۆنا و ڤایرۆس و گۆرە دنیا هەر پڕ بووە دنیایەک ناخۆش ئەوەی کە ماوە تروسکەیەک ببەخشێ بە خۆشیەکان هونەر و مۆسیقا و گۆرانی و هونەرەکان من لێرەوە زۆر جا تەکریب لە هونەرمەندەکانەکەم لەم بەرنامەی خۆمەڵم تکایە ئەگەر لە پێیجەکەی خۆشتەوە بێ چەند شوێ جارێ لای بێ بکەرەوە دڵی خەڵک خۆش بکە وەڵی خەڵک پێویستی بە دڵدانەوە هەیە لە ڕاستیا کاک جەزا من بە درێژایی ئەو فتری کەرەنتینەیە شەو ناشەوێک لە پەیجەکەی خۆمە بەردەوام لایڤم کردوتەوە ئەکرێ بڵێم جاریوا هەبووە زیاد لە 23-24 مەسەلەن کەیڤی لایڤەکە هەبووە بۆ من مای دڵخۆشی بووە کە خەڵکانێک دێن گوێ لە مۆسیقاگرن لە وەزعیا بەڕاستی هەموو لایەک دڵی ناخۆش بوو کە بەجددی مۆسیقا دەوری تایبەتی خۆی ئەبینی لەو کاتەیە و بە ئێستەشەوە ینی من کە وەزع خەریکە بەرەو باشی ئەڕوا بەڕاستی مای خۆشحاڵیەکە ئێستا خەڵک تۆزێک دڵی خۆشتە لەوەی کە پێشتر هەبوو لە مانگێک پێشتر من بەردەوام هەر لایڤەکەی خۆم هەرەیە چکە بەڕاستی مۆسیقا پێویستە لەم حاڵ دەستی خۆش بێت تۆ چەندی هونەرمەندی هاوڕێ من بینی کە دڵی خەڵکتان خۆشە کرد هەرچۆن هەندێک سەرمایهداری بە هەڵوێستە بوو کە فریای خەڵک کەوتنی هێژاران بە سەرەی خۆراک و بە هەرچێک بێت بەڵام بەداخەوەی کە هەڵوێستی نەبوو هەندێک سەرکردی حیزبەکان بوو کە خۆیان نون کردبوو زۆر بەداخەوە ئەنێ بووە حکومەت زۆر لەوە خەم خۆرتری خەڵک وایە ئێمە بتوا بە ئەو هەموو دەردەدڵە لێرا بەجێ بێڵین خەڵک خۆی دڵی هەمووی گەرم و هەمووی دڵەکان پڕە لە خەم و ژان هیوادارم بە یەکەم میلۆدی دوای بەربانگ و دوای ماندووبوونی ئەمڕۆ بتوانین دڵی هەوادارانی کاروانی نەی دڵی بیسەرانی ڕادیۆی سلێمانی خۆش بکەین دڵی بینەرانی پێیجە ڕەسان خۆش بکەین دوایام گۆرانیش ئێوەی ئەزیز خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 053 330 0077 هەست پەیوەندیەکتان هەبوو ئەمەی خێنە سەر چاومان یا لە ڕێگەی کۆمنتەکان دواتر وەڵامی کۆمنتانەینەوە خێنە سەر چاومان کاکاروان بە چ میلۆدیەک حەزەکەی وڵا بەدڵی تۆ کاک جەزاجیان منگە بەدڵیم من لەگەڵ هەمایەنەگی تۆ هاتووەمەوە ئێوە سەرچاو دەسیوادارم خۆشە بەنەیەکار مساحبەگەرتەنە قورسە هەر بۆم بێت لەو تۆنە باش
دردی دلم دور
سورة بهار خيال برام جورة ربي قاسي كرة بمري يا اخوة جسر ندري تبكى يا رب لما دورة لما دورة تبكى الله لما دورة لما دورة جان کاروان دەست و پەنجەی خۆش بێ ئەو دەست و پەنجا ڕێشمی لەگەڵ ئەو دەنگەی کە من ناوم ناوە بەڕاستی بە هەمان شێوە ئەو دەنگە ئەفسانەیانەی کە پەرچێشتەکەن بۆ دنیای ئارامی
کاگەکرم هەورامی ئەڵە شەوتان باش زۆر زۆر سپاسێکم کاکاوبەشی هاوڕێمان سپاسێکم احتراممان هەیە چاوی ماچەکە کاگەردەڵان قاسم هونەرمەندی دەنگخۆش و دەنگزڵال لە شاری بۆنی ئەڵمانیەوە سپاس و ڕێز لێرەوە هەتاوەکو ئەڵمانیا احترامان کاکە سەر جەمالە بەخێبنەوە چای ماچەکەم زۆر زۆر سپاس کاکیان جیهانی ئەو ڕاگەاندکارە سەرکەوتەکەی ڕۆژهەڵاتی کوردستان کە زۆر زۆر شار و شارۆچکە و هونەر نەماوە بە ئێمە ئاشنای نەکە عەزیز و هەرچی هونەری خۆشەویستی یاسانی و ئەمە هونەری دێرینی هەموو شارەکانی کوردستانە بە ئێمە ناسانەوە سپاسێکم دەست و چاوی خۆش بێەوە خێر بێت بە پرۆگرامەکە سپاس بۆم خۆشەویستانەیەک بێ یەک چایان ماجەکەم پیجەکە هەچێ نامەیەەکە بۆ ئێمە خوێنەوەکو پێم وتە نەتوان ئەگەر بە تەنان دەڕێگەی ماسنجەرەوە داخلی بەنامەکەش بن سەرکۆ سەروەت هونەرمەندێکی دەنگخۆشی گەنجە کاکە سەرکۆ ئەڵا سڵاو و ڕێزمان هەیە بۆتان زۆر زۆر سپاسانەکەم عزیزی ئەمەیە چاوی ماچەکەم ڕۆژانی کوڕشم لە کۆڵنەوە لە ئەڵمانیا ئازامێکێکە لە وەکو من لە هەرە سەرسامەکان بەدەنگی کاکە ڕژان هەمیشە عزیز بۆ لای خۆشیش بەمان شێوە سپاسێکم کاکیان جهانی وەڵی ئێمە مەمنونی توین سپاس لە سپاس کاکەزا مەمنونی من مەمنونی جەناب لێرەوە کەماندوو نابی کە تۆ بەن لە ڕێگەی تۆ من ئەزانم کە چ کللتورێکی لە کوردستان لە ڕۆژهڵات بەڕاستی ماندوو نەبی یاخۆ چاو ماجەکەم تەمەناکەم ڕۆژێک لە بۆنێکی خۆمانە بتوانم خەڵاتێکی کللتوری خەڵاتێکی و نەریم بەخشم بە جەنابەت کیان عنی هەر ماشەڵا کا کاروان شار و شارۆچکە و هەموو گوندەکانی ئێرانە گەڕێ بە دوای یەک کللتورە بە دوای یەک سەرەداوە کە بمان گەڕێنێتەوە بۆ کەلتوری نەتەوەکەمان چاوی ماچەکەم حاڵیە بەڕاستی دەست و چاوی خۆش کاکەڕۆنجان من زۆر تەمەناکەم زۆرترین جۆم لەتەوەکە ئێستا هەر بۆنەیە خۆت ئەگە منش توانیم بەڕاستی من لە ئاستی ئەو جۆرە دەنگانەیە لە ئاستی و هونەرانەیە من ژەنیاری تار نیم کاکەڕان خۆزانێ بەڵام مۆسیقێکی ئەوەتەوە بتوانم مساحەبەکەم ئەگە توانیم لە خزمەتێکمان پێشکەش بە بیسەران کاکیان جان سپاس دەکەم قوربانتم
باوکی و هەردەوە هەیدە دەی بیدادە دەی دەردم کراوەلی شیر بیاوەن دەردم هەیدە دەی بیدادە دەی دەردم کراوەلی شیر بیاوەن دەردم وەلەو شەیبە خانمی شەو چرەی دیوار خانمی گوڵ وەلەو شەیبە خانمی شەو چرەی دیوار خانمی شوانتا ويان قريان ميلمة شوانتا ويان قريان ميلمة يا جرب جاري دوري ليلمة قل ولو شيبا خانمي شو شريدي خانمي قل ولو شيبا خانمي شو شريدي خانمي هيدا هيدا هم شوچن شوي نادي دخوم لا تشيتور يا عيدا قل ولو شيبا خانمي شو جريدي خانمي قل ولو شيبا خانمي كل ما شاني قوة المساوة وانظر بخاوة أسكر ياما وانظر بخاوة أسكر ياما شو جريدي خانمي قل ولو شيبا خانمي شو جريدي خانمي قل ولو شيبا خانمي ئەوە گوێبیستی بوو نەچێبوو لە مۆسیقا خۆشەکانی و دەست و پەنجەی ئاڵتوونی کاکە کاروانجان کاکاروانینەی خاچ و سەرگوڵ خامی بابان
ئەڵە دەستان خۆش بە زۆر سوپاسەکەم بە خێراتنی کاکەڕای نەیەکەم زۆر سپاس احترامان بۆی هەیە. ڕۆزەجاف یەکێکە لە بێژەرە خۆبەخشەکان و کاربەندە خۆبەخشەکانی ڕادیۆ بەڵا دەنگە نەڕزی هەر بشین. زۆر احترامانە زۆر ئەکرەم هەورامی هونەرمەندی خۆشەویست برای کاگەرجمەند هەورامی ئەو هونەرمەندە خۆشەویستە هەزناسکە ڕە بژی کاوی دەزانمی شەو دایم جێدەست دیارە خەرمان بەرکە سپاس یەکەم هاروە بە خێراتنی کاکەڕۆنجانەکەم کاک نژاد فەتحی یەکێکە لە پێشمەرگە قارەمانەکان و هاوکاتێکێکە لە هونەرمەندەکانیش شانۆکاری بەتوانە لە دراما و لە شانۆکانە ڕۆڵێکی گرنگیە دەستان خۆش بە ماندوو نەبن جارێکتر کاکرەم هەورامی ئەڵە دەنگە نەڕزەکە کارۆن من پێ دەڵێم بولبول وڵی لە بولبول کاکە من پێڵم کەناری فول ها کەناری خۆی کە بدایەتێ فول نی بەس کە دوای فولە بێسا لە ناوبڕەکای باسی ومانەکەوتم دەنگی تۆ چۆتە سەر تۆنەکانی مۆسیقا نەکتۆپسیدا نەژاد جارێکتر ڕاستراوە دەنگی ناخ ئەهەژێنێت دەستان خۆش بێت محەممەد جیهادە ئەڵێت سپاس یەکەم دەستان خۆش بێت گۆرانی هەورامی ئەگەر توانیتان وڵای کاکاروانجان زامەتوانێت ئەوە دڵنیاشم چکە کاکە ماشەڵاوە سەرکەوتو لە هەموو بەهرەکانە کاکاوی وەستەعالی پێرەشەو یەکەم حەڵقەی بەرنامەکە لێرە میوان بوو مەقامزان و گۆرانی بێژی دیێری نیم شارە ئەڵە سەرکەوتو بن هەر بژین من سپاس یەکەم سپاس بۆ تۆش ئامادە بووی لە بەرنامەکەمان کاکە نەژاد فەحی جایتر ئەڵە و دەنگا ڕۆح ئەو پرژانەکات وەڵی وایە کاکە نەژاد جەستەی شەکەت دەجوڵێنێت کاک نەژاد ڕاستە گیان دەست خۆش بێ کاک نەژاد دیارە هیوادارم لاوەڵە خۆمتم ئەو پرژێنی ڕۆحی ماندووتان بکات لە هەموو ڕێکەوە وەڵی خەڵک لە هەموو ڕێکەوە ماندووە خەیرانی دنیا بەسرە وڵاتە هاتووە خەیرانی دارایی خەیرانی نەبوونی و خەیرانی بێکاری خەیرانی کۆرۆنا و نازان ڤایرۆسی کۆڤید و تاعونی سەردەمیشی چۆ سەردە بێ ئیشی و بێکاری و نەهامەتیەکان ڕووی لە وڵاتە کردووە ئێمەوەی کە لە توانامانەیەک و هونەرمەندان کاکاروان من سپاسێکم لای خۆمەوە کە شەونە شەوێک لایڤێکی کردوێتەوە دڵی ئەوەی خۆش کردووە لە پێیج لە ئەکاونتەکەی خۆیەوە کاک نەژاد جایتر لە هەدەم لە لوتکەیە بتان بینم کاک فەرمان هەورامیش هونەرمەندێکی خۆشەویستی هەورامان و کوڕێکی خۆشەویستی ڕۆژ خۆشەویستیم بۆ دوو هونەرمەندازە هەیە و هەر دوو مرۆڤی پراپر لە جوانی سپاس دەکەم کاک فەرمانجیان کاک نەژاد فەرحی کە تەواوین دیارە ئەڵە بەخێر بێنە دەست خۆش بێ کاکە غازی کوردستانی سڵاو لە هەمووتان کاکە غازی کوردستانی لە ئەمریکا و سڵاو لە کاکاروان لێرەوە حتاک و لای خاڵە ترامپ بە قوربانتان مسڵاتان لێبێ کاکە غازیجان خوابتان پارێزێ بە دەرد و لەو دەدو بەڵایە دوور بنیەوەش لە وڵاتان نەتارەوەگا کاکە ئاسۆی شارام هونەرمەندێکی خۆشەویست و هونەردۆست و کەسێکی بەتوانە خۆشەوی ڕێز سڵامەیە بە جەناب کاکانە سپاس یەکەم کاک نەژادیان من قوربانی چاوم سپاس دەکەم کاک ئاسۆی شارام هیوادارم هێمشە بەختەوەر بن کاک نەژاد جارێکتر لە مامکارانەوە دەنگای ماندووبوون و خەیران و نەخۆشی لە ئابە من چاوی کاکاروان مازەکەم با بگەڕێمە لە کاکاروان ئەڵێم من پێشەوەی لەم دەمەتەقەیەکمان کرد پێوتم تۆ بەچی زۆر لەگەڵ و کەسانی کە کارەکەی کەسێک نەدایمەکە لەگەڵ تابێڕەت خوا گۆرانی بڵێت تۆژی تروە لات بێت تووشی حساسێت بیت چکە من لەگەڵ هونەرمەندی دێرین محموود محەممەد لەگەڵی بینم یا لە هەر شوێنەدا نشین ئێستا بەرزەقەتا لێم جاری وێ لە داخیم لە وڵی نێڵم بۆی سو بێتەوە وای لێ هاتووە کاکارۆن من ژۆبزەم لە ڕێوەیەک سەوتم هەمایانەکە ئەو حەزی من بووم کەزنی ئەوە بڵین شتێکت پێ بڵێت دایمەکە تۆ بینێ لە کاکاران ئەو بە بۆ چوونی من گۆرانی بێژی ڕاستەقینە حەقیقی چوزانم هونەرمەندی حەقیقی ئەبێ هەمیشە ئامادەیی بۆ ئەو میلۆدیە هەبێ بۆ هەر شتێک چکە بەڕاستی بەڵێ بە ئەچیت ئەبێ بەڵێ من ئەم گۆرانیە ناڵێمی ئەواڵێمی ئەو تۆنە هەڵبەت ئەو تۆنە ئێستا ئێمە وتمان بەرز بوو بەڵام ئەتیادیش کۆنتترۆلەکەین ئەبێ ئێمە بتوانین شتێ بکەین ینی ئەو نوعی میلۆدەکە وا دەربڕیا هەر گۆرانیەک بوو کە داواکرێتەوە بۆ شکڵە بڵێ کە خۆی میلۆدیەکە داواکە میێدوارم کە تێکمان نابێت کاکەڕە من بە درێژایی تەمەنی خۆم ینی پێشەوەی کە ئەم میدیایە بەم شێوە بینراو بێت وەکو ئێستا پێشم سەردەمانی کە سەتەلایتیش پێ هەبێ بەرنامە هەبوو لە کەناڵە لۆکاڵەکانە بە درێژایی تەمەنم بەریەکەوتم لەگەڵ هونەرمەندە هەبووە لە بەرنامەکانە ڕێزمێ بۆ تۆ دڵی هیچ شتێک نەکە مەخسەم هونەرمەندی گۆرانی بێژە ئەوانەی کە توانایەکی زۆر یعنی لە ڕادە بەدەریان نەبووە یەکسەر لە ڕێوەتە بەناوەکە نەخۆشم ئەم فرۆزام و دەنگم نووساوە ئەتر ئالەتەکە وەکو خۆی نیە بێگومان یا مایکەکەی بەدڵنیە یا تۆنەکە خۆینە بەزەوە تا دەردی خۆ دەبم ئەمە بەویستی تۆش نەبوو من داوای لێ بردنیش لێکم زۆر ئەلبەتە ئێمە ئیفکتمان کەمە دەنگەکە لێرە وشکە بەڵام
بە بۆچوونی من ئەبێ گۆرانی بێش لە ئێستا بتوانێت گۆرانی بڵێ لە بەردەمی تۆ بتوانێت گۆرانی بڵێ مەرجنی هەمیشار بەرنامە و ئیفێکتێکی خۆش و مایکێکی زۆر ئەوە و ستۆدیۆیەکی خۆش ئەوانە لەسەر قسەیەکە کەڕان ئەساسیات دەنگە خۆشەکەی چۆن دەرەبڕێ کاکەروانی عوسمانی خولەسنی و کاک سابیر کوردستانی و چەند هونەرمەندی چاوەڕێم کە چوون بۆ ئازربایجان بەداخەوە من خۆم نەمبینیوە ئەڵە لایڤ موزیکەکان لەوێ چۆنە زۆربەی لەو باڕانەیە کە ئەکەوێتە ژێر زەمینی شوهانی لەسەر زمین زۆر ئەڵە کە خۆ دەکەی بەزورە هیچ ئەزیزەیەک سەڵتی تیا بەکار نایە نە میکرۆفۆن نەمکەبەرانە سپیکەر نە هیچ ئەڵە تەنها ئەمێرەکان تار و جۆزە و زەڕ و دەف و دایرەکە خۆ دەزانی بەڵێ یا باڵەوان ئەڵێ بەبی ئەو شتانە و گۆرانی بێژەکە شەنان ماچی لە بەردەمانیە ئەڵە باوەڕکە کە خۆ دەکەی بەو شوێنە لە قادرمەکان شتە خوارەوەی تر تۆ پەرچێژەبی بوو ئەو دنیا ئەو دنیای کە ناوی لای ئێمە لای هەموو گۆرانی بێژێکی بەڕاستی قبول نێ لە شوێنانە گۆرانی بڵێ چونکە بەڕێی من گۆرانیش کە دەنگی خۆش بوو خۆ ئیفێکتوانە جوانکاریە مەسەن کە ڕوخساری خۆی جوان بێت یا مەسەنە زۆرجاجلی کۆنەش دەبەرکار لێت بەڵێ باچی دوایە وڵاکە کارۆنجان کاتەکەمان بەدەست و ئێمەش فرسەتی وامان دەست ناکرێتەوە کۆڕادی سلێمانی ئەمانەیە مێژێک بۆ خۆمان تۆمار بکەین لەگەڵ تۆ ئێمە شانازی پێوەکەین عزیزی ئەمان کاجان بەجارێک ئەگەر هەم ئێمەش و هەم بیسەرانیش دڵێن خۆش خۆت هەرشێکت بوو من ئەگەر توانی وەکو پێمەتی لەگەڵ تایم ئەگەر ئستازێکیەوەە خۆشەویستی نازانم چۆن کاکاران فەخرەدین بە قوربان سواس دەکەم بچین سەر تۆنی تارەکەی تۆ نەنا من پێم خۆشە تارەکەشە بێ لەگەڵمان بۆی حەزەکەی تۆ نەهاوەندێکمان بۆ زۆر باشە Serim kalbana ayda
تیری خداتم را هر وقت بازو بدکم بالم بدکم بالم اسلم دوری چالن مالم چالن مالم هی بلن جولار داخل جیم ایشتی های لکراسی کنه شیام جان کنه شیام هر دانم مکم هر دانم مکم آواره که او هر دانم مکم هر دانم مکم عاشق و چاوی گریانم مکم همر بلر جولار داخل جیم ایشتی های لکراسی که شیام داخل شیام شوان تابعیان گریان می لما گریان می لما شوان تابعیان گریان می لما گریان می لما یک جرف جاره دوری لی لما دوری لی لما هی بلر جولار لرجل چجوانم هی بنده لیتو نامهرب بانا نامهرب بانا شیرینم گیرا دیداوی لیل شیرینم کمراشه بویدنم شرومن شل جابی بسه آی بامن بالا بینم
راشه هانا ساتو سارانم جارێکتر شانازیەکەم کە کاروانیم لەگەڵیان شەو بەڕاستی هەموو کاتێک من خۆشویست و محەبەتێکی زۆر تایبەتم بووی بە لەبەرێ هونەرمەندێکی خاچی ڕۆحسووک یعنی بەڕاستی لەو هونەرمەندانەیە کە یاخوام تەمەنی 1000 ساڵ بێ هونەرمەندی ڕاستەقینی لە ناخەوە گۆرانی هەڵەیە لە ناخەوە عسبەکات سا لەم ناوبڕێ باسی ئەحمەد شەماڵمان کرد کە چۆن لە ناخەوە کەس نەبوو دەستگیرۆی بکە یا شارەزای مەقاماتی نەبووە بە یەک شێواز مەقامی ئەسپانی ئەدا کردووە باوەڕتانە بێتر لە دوای ئەوە من نازانم لە دوای ئەو ساڵانی دوای ئەوە نەمبیستۆتەوە کەس بەو شێوەی لە کووردا و مەقامە بڵێت تەنها من لە هونەرمەندە فارسەکانم بیستووە کۆمەڵە کۆمنت دەخەوینەوە زۆر خۆشەویستیم هەیە بۆیان کاغازی کوردستانی جایەکتر لە ئەمریکاوەڵێ دەستخۆشی لەوێ لە کارمەندەکانەکەم من چای ماچەکەم کاغازیەکان زۆر سپاسەکەم چاو ماچەکەم سەرگوڵخان ئەڵێ ها کاک ناسعدورە لە مایکەوە نازانم مۆزوعیان چییە ئەڵە کارەجان لەدانی دەفەکەی بیرچێتەوە دیارەوای پێوتوی دەست و پەنجەتان خۆش پێ وەڵی کاک ناسەژان کاکاروان نازانم چی بکە گۆرانی بڵێ دەو لێ بە یارمەتیم بەناوە دایرەیە شەقی دەفەکەی گوێ لێنێ بۆێواڵێ کاکە ناسەجانە سڵاو لە دوو براشیرینەکەم قوربانتان چاوی من زۆر هونەرمەندی بەتوانە کاک محەممەد نیها جیها دەڵێ مامە کاروان کەسێک سادێ و زۆر خۆشەویستە چاوی ماجەکەم من تەمەناکەم و مەقامی ئەسوانی کە باسم کردیا شیوەنێکی نەی بە دەست و پەنجەی کاکاروان و بە دەنگی خۆشی منم جارایان بەخواوە دانشم بەلایەوە ڕێکتی تاوانێ بڵم ڕۆ ئەچم ڕۆین لەگەڵ نەیەکەیە لەگەڵ مەقامەکەیە لەگەڵ ئێوە حەزەکەم بەڕاستی مادوتیمان بحەسێتەوە بە دەست و پەنجە جوانەکەی کە ئەم شەو ئامادە بوو کە دڵی هەموو لای خۆش سپاسێک زماتانە ئەگەر بتوانی بەوە بەسەر چاو ئەو پاچەنەیەمان پێشکەش بکەیت و خۆشە لەگەڵ یان مەقامێکمان پێشکەش بکەی داواکارەکەمان زۆرە داوای لە بڕنی لێکەم دەجایتر دووباتێکەکەم و پەیامی هونەرمەندەوەی دڵی خەڵک خۆش بکەین کاکاروانجان خۆشەویستان سەرگوڵخان سڵاو لە مۆنتێری ئەم شەو بەرنامەکە دەستی خۆش بێ سپاس بە کاکەڕەوەند وەڵی بڕیاریە لەگەڵمان هەبێ بە لە خزمەتیان هەموو شوێنێک عزیزم یەک تۆسەگەرە و دەنگی ئێرەمان بە حاڵ بۆ زیاد بکەن مەمنون نەبێت کاش یک شب می شنیدم کاش یک شب می شنیدم بوی آغوش تو را
خوابگاه اسینه میکردم برا دوش تو را حبیب دل در خیال من نمی گنجد مثال چون توی حیرتی دارم چون میبینم اونم گوش تو را حبیب دل ای دوست خدای دل هەرۆنجان دەمە خۆش بێ چاوماچ بەڕاستی خۆم هەر نغرۆ بووم هێن ڕۆشتم بۆ دنیاە کە دنیای فراندنە دنیای بەهرە جوانانەی تۆیە دنیای بارەی نەیەکەتە دوارم بەدڵیەوە یعنی بەڕاستی ئاپڕژێنی ڕۆحی ماندووە کە دەدیکاک نژاد دەڵێن گروپی پەرچەیە سێرەکانە هەبژی مامەکاروان دیارەوە کاکە ڕێواتەڵی خۆشەویستە کاکە نەژاد دەڵێ خۆزگەم بە خۆت مامە زاو دەنگە بە حێ ئەچێتە ناوجێتەوە وەڵی کاکە نەژادیان خۆزگەم بە تۆشکە لێ گوێ گری من نیشتەمە ناکەم و کاتە گوێ لە کاکاروان بگرم زۆر جار بەخۆی وت لەناو سیارەکەم ئاوارە من لای بەکەمەوە زۆر جار لەگەڵ گۆرانەکانی ئەو ئایتر لەگەڵ دیمەنەکانی شارە دڵی خەڵکانی تاراوگەش خۆشەکەم کاکە ناسیحەتی خەیا دەڵێ من لە خۆشەویستی کارەجیانەوە خۆم فێری دەفکرد بەڕاستی دەبلێدەرێکی زۆر بتوانێ کاکە سیارجاف کاکە غازی کوردستانی جارێکی لە ئەمریکاوەڵە کەسی جوان بەرهەمیشی جوانە دڵنیام وایە کاکە غازیجان کاکە سیارجاف سڵاوی تایبەتم بۆ کاکارۆنە بە ڕزشتان کاکە ناسیحەتی خەیات هەمیشە پیاوی جوان میوانەکەشی جوانە وەڵی من شانازی بەمە کارۆنەکەم دڵنیام کەوە لە ڕۆحیشی جوانە کاکارۆن ناخی جوانە ڕۆحی جوانە هونەرەکەی جوانە من هەڵوێستی جوانە من دەمێکی ناسم کاکە نەژاد فاتیاڵە خانەخوێ جوان ماڵ جوان میوان جوان بەس جوانیتان لێ دەبارێت سپاسێکم خۆ شەکری لێباری قوربانت گروپی هەڵپەرچەیە سەرەکان دڵی کاکە زاجیان سپاس دەکەم کاکە ڕێباجان کاکە ئاسۆ شارام هەندێک گوڵ ڕێگەی دووریشەوە هەست بە بۆن و بەرامەیە کرێ کاکاروان لەو جوانانێ بەخواوە ئەو مجامەرانە هێشتا زۆر کەمەوە کاکاروان من بە بێ ئەوەی حەز ناکەم مەتحی بەرەڕۆ زۆر خۆش نییە کاکاروانجان ئەو مەقامە زۆر بە شارەزایی چڕی من لە ساڵانی هەشتاکانەوە بەردەوام هەوڵم ئەو خۆم فێری مەقامات بکەم بەڵام پێم عیب نییە پێم کەمی نیە لە پێش وێنە بەنامەوە پرسیاری مەقامی هەمەیانم لە تۆ کرد چووکە ئەوانی کە لە عێراق و لەم ناوچەیە فێربووین لەسەر مەقاماتی عێراقی هەمایان بەناوێک فێرەبین لە ڕەدیفە ئێرانیەکانە بە جۆرێکی ترە زۆر جار نزیکە لە حیجاز شەیطانی زۆر جار نزیکە لە
حجازی طبیعی وتر لەنە هاوەند و نازان بەڕاستی قورسە ینی مەقامات ئەوە بووی هەر مەقامی هەمایانە بنمونە هێنایەوە تێگەم منە تا لە جنابتم پرسیای لەگەڵ ئەبوعەتایە فەرمووت لەگەڵ ئەبوعەتایە زۆر لێکەوت دوورن بەڵێ تۆ خۆت چۆن پێگەیاند لە مەقاماتە ئامۆژگاریشت چێ بۆوانی کە تێکەڵای هوەرە بن من ئەم پرسیارە حەزم ناکە ڕۆتیمە باز حەزەکەم بەم شێوەی بڵین ئایا زۆر گرنگ نییە کە مەقامات ئاوا بیزانی کاک جەزاجان سوپاس پرسیارێکی جوانە من هەفتەی تقریبا پێشوو بوو پرۆگرامێکم دابەزی لە تەلەڤیزیۆن لە بەرنامەی ئەکۆستیک لەگە کاکە سیڤان پایەدارەوەی کاکسیڤانی زۆرم پێخۆشە بەنامێکی چۆن میلۆدیەکان پێشکەشەکات و دەنگڕەسانەکان باسێکم کرد لەسەرەوەی کە گۆرانی بێش ئەوانەی کە زیاتر دەنگ بێژن گۆرانی ئەڵێن ئەبێ بە ئەچیت مۆسیقا بزانن ئەبێ مۆسیقی بن هەندێک مەسەجم وات بوو هاوڕێیان گلیان کرد بوو گۆرانی بێژەکانی خۆمان من شتێکم وتووە کە حەقیقەتە بەڕاستی ڕاستیە با یەک نمونەی جوانی ئوستا شەجەریانە هێن ماڵێ گۆرانی بێژێک کە مۆسیقی نەبێ ئەزانی وەکو چی وایە وەکوایە لە ژوورێکی تاریکا بێ هیچ شتێک نەبینێ چۆن مەسەلە نەها ئەگەر چرایەکی تیانە بێت و هەمیشە ئاواکەی بۆی دەرگاکە بدۆزیتەوە بەڵێ بەڵام گۆرانی بێژێک کە مۆسیقیە بە تایبەتوانەی کە لە بواری مەقامات و مرەکەبخوانی ئەوانە گۆرانی ئەڵێن زۆر شارەزان بە حکمی چی بە حکمی ژەنینی ئامێری مۆسیقا تۆ کە مەقامات نەزانی کە ئامێرێکی مۆسیقا نەزانی حتمما ناشارەزاشی لەگەڵ لوتن لەگەڵ مۆسیقای بەڕاستی ڕاستە گۆرانی بێژمان زۆر هەبوو کە مەسەلەن مۆسیقاشان نەزانی و نمونە بەڵام ئەوە دەگمەنە کەسێکی بۆ مامەسا حەسەن زیرەک بەڕاستی کەخوا بەهرەیەکی یاوەتێ هەر لە حەزە دانیشتۆ گۆرانی وتووە زۆر ڕاست ئەمە نمونەیەکە وەکو بەهرەی هەبووە بەڕاستی بەڵام ئەگەر خۆ مامۆسایەکی وەکو ئەوش گەورە مۆسیقای بزانایە ئێستا 4 جار کەسم بیستۆ مامۆسا حەسەن زیرێکیش لە دەفی زانیوە بزانانی مادەم وایە لە دەفی زانی بێ ئیقاعی ڕیتمی زانیوە بەڵێ مەسەلەن مامۆسا ماملێ لەگەڵ مۆسیقی ئەودی و بەردەوام بووە ینی فێربوونی ئامێرێک ژەنینی ئامێرێک بۆ گۆرانی بێژ زۆر زۆر و بە تایبەت ئیتر بواری مەقاماتەوە قوڵایی مۆزوعی مۆسیقایە من هەمیشە وتومە هیوادارم کەس گلەیم لێ نەکات دوای ئەم پرۆگرامە چکە ئەوەی کە من ئەڵێم حقیقەتە گۆرانی بێژمان هەیە لەوێ بڵم 2 CD 3 CD گۆرانی هەیە باوەڕ ناکەم بزانێ یەک گۆرانی لە گۆرانەکانی لەسەر چه سکێڵێکی مۆسیقایە وڵای کاکەڕە من حەزەکەم منیش هونەرمەندەکان گلەیم لێ نەکەن دەنگبێژەکان خاستن چکە بە هەموو کەسێ ناوتری هونەرمەند بەداخەوە منم گلەیم لە کەناڵەکانی ڕاگەاندنیش هەیە بە تایبەتی و بەشەی خۆم کە سەرپەرشتیەکەم و کە لە ژیانمە خۆم یەک گۆرانی ئاوازی ڕێتمی خێراشم دانەناوە هەموو ئاوازەکانم خاوە بەڵام تازە سەرپەرشتی کۆمەڵی هونەری میلیەکەم بەڵک پیان وایە بەس هونەری میلی شاد و هەر دوور چوارە و ساڵپەرچەیە کەواژنی منیش بە هەمان شێوە ڕای جەنابتم هەیە یعنی معقول نییە مەقامات نازانێ بەڵام سوچێکی زۆر گەورە و خەتاجی گەورە لای کەناڵەکانی ڕاگەاندنە گۆرانی بێژە گەێنن پێی وایە کە گۆرانیی بڵاو کردەوە ڤیۆکەی 4 ملیۆنێک بینەر ئیترڵ ئەمە بووم بە بەڵامە چێتە ڤیو باڵۆن وایە چێتە ئاسمان من هەمیشە وتووە بۆ نمونە تۆ گۆرانی بێژ وایە 6 ملیۆن خەڵک سەیری کردووە گۆرانی بێژ زۆر بارز و بەتوانایە نامێنێ 100,000 کە سەیری کردووە بەڵام خەڵکیش هەیە لەگەڵ ڕێزم زۆر لەگەڵ ڕێزم قسەی بێماناکە 16 ملیۆن خەڵک سەیریەکە ئەومانای ئەوە نییە کە ئەوە قەت قیازی بۆ هونەی ڕستان من یەک بەڵگەم هەیە بۆەوە یاوەکو باڵۆنێک زۆر گەورەیەکەن ئەو چێتە ئاسمان دوای زۆر ڕۆ بە ئاسمان دیار نامێن دیار نەمانەکەشی چێ یەک ماوە ئەو باڵانسی و گۆرانی بێژە بەرزە وردەوە دەکووە هەندێک گۆرانی بێشە بوو لەگەڵ ڕێز کەزانم مەسایلی گۆرانی و مۆسیقا ئەگەر وەکو پلەبەندیە تەسنیفە ئەگەر تۆ 1 و 2 3 بەرە و دە نەبڕی ناتوانین لێکەوە بچیتە 9 دوایی زۆر خراپ من دەمێکە تۆ ناسم ئەزانم چۆن لە پلە بە پلە سەرکەوتوی نەگوکوانەی کە لە پڕێکە بە کلیپێک جا هەندێکیانەیە بە کلیپێکیانکەن بە ڤیۆی کە باسیتر ئەوە بە کلیپێکیان بۆ فیرعونەی کە باسێکن ئەگەر بچێتە بەرنامەیەکی گۆرانی و مۆسیقال لێ بپرسن گۆرانەکەی تۆ لەسەر چ سکێڵێکە چۆن جوابێتەوە هیچ باوەڕم پێ بکە هیچ شتێک نازانێت لەو مۆزانە تەکنۆلۆژیا دەنگی کەناڵەکانی ڕاگەاندنیش هەڵەیەکی گەورەیان هەیە بەڕاستی بۆ منە گۆرانی بێژ دێنە ناو پرۆگرام من جاری کەژە من باس کردووە قەت لێ ناپرسن لەسەر مۆزوعی مۆسیقا و گۆرانی هەمیشە پرسیارەکانمان ئەوە بووە تۆ چی ئەخۆی حەزە لە چ خواردنێکە ئەنی ئەم نەوع پرسیارانە بەڕاستی بەسەر چوو ئێمەوە ماگانی کەناڵەکانی ڕاگەاندنی وایان کردووە گۆرانی بێژی ئەم وڵاتە هەمووی تەمەڵ بوون ئەگەر تۆ کاک جەزا پرۆگرامێکی تەلەڤیزیۆنت هەیە گۆرانی بێژێک مام بکەی لە ناو پرۆگرامەکە 4 پرسیاری مۆسیقای لێ بکەیت ئەگەر ئیحراج بوو لە ناو پرۆگرام نەیزانی حتمما گۆرانی بێژێکی کە لە ماڵەوە دانیشتۆ سەری ئەو پرۆگرامە ئەکا
بیر ئەکاتەوە چێ سعی ئەکا اینجاچێ بە پرۆگرام کاکەڕە کە سعی کردی ینی چی ینی شارەزایی هەبوو لە مۆسیقا ئێستا ئەمە زۆر ئیسیفادەی هەیە ئێستا بەرنامەکەی من پەیوەندی بە هونەرەوە هەیە چ معقولە من بەرنامەکەم هونەرمەندێک بەرمە ناو چێشخانەیەکەوە یا مەتبەخێکەوە بیکەم بە شێف من بە سعاتەکەش وەتا تێر لە کارکارۆن ناخۆم بەرنامەکەم سعاتێکە ئەوە لە سعاتی شتێ پەڕی من تەمەناکەم زیاتریش بێت لەبەرەوەی ئێشتا ئەوەی کە لە دڵمە جۆم لێ نەبووە کە تەمەنایەکەم جۆم لێ نەبووە ئەوەی کە ئەمەیە بپرسم نەمپرسیوە یای من تێناگە هونەرمەندەکانش خۆیان لەگە ڕێزمە خەتیان هێچنە هەندێک بەرنامەوەی کەن بە شێف و بە تەباخ و بە چێژێنەر کاکە وەڵی تۆ هونەرمەندی پێویستم بە بەهرەکەی تۆ هەیە پێویستم بۆ ئامۆژگارەکانی تۆ هەیە ئەمە بۆ شکاندنی گۆرانی بێژ نییە بۆ ئەوەی ئەو قسانی منەکەم بۆی گۆرانی بێژ بچێ تەمرینی مۆسیقا بکە بۆی کاچێتە پرۆگرامێک ئیتر ئەو پرسیارە دووباری کە بەڕاستی زۆر بەسەر چۆر لێ نەکرێتەوە یعنی معقول نییە گۆرانی بێژێک نەزانێت سێگا لەلا چی بەرئەکەوێت تاکوێ بەسەر لە سیەوە چی بەرئەکەوێ ینی نەزانێت گۆرانەکەی لەسەر کام سکێڵی مۆسیقایە تۆ خۆشەتەر ئەم کوردستانی خۆمانی ئەوتمان لێرە و پرسیارانە ماک و نییە و حەلیە و پرسیارانە ناکرێت بۆن منە چتە وڵاتی ئێرانە چتە وڵاتی تورکیانی هەموو گۆرانی بێژی ئیملاق و بارز و بەتوانیان هەیە تۆ چۆن ئەتوانی لەگەڵەمانە پرۆگرام پێشکەشکەی چۆن ئەتوانی یعنی ئەچتە سەر مەسای لە پرۆگرامێکی مەقامات لە وڵاتی چکە داوەتەکرێی چۆنی شداڵی بەڕاستی چۆنی گۆشەکان ئەڵی چۆنی دەستپێکی مەقامەکان ئەڵی ینی ئێمە خۆ بەڕاستی هەمیشەوا تێگەیشت بین ئێمە مەقامێکی حیجازی کەمانەیە و بەیاتیش کورتمانەیە و دوو ئەڵاوەسێکی ناوچەی گەرم ئاوهی نییە بەڕاستی زۆر خۆت زای هەموو مەقامێت چەند لەقی لێ بێتەوە سەرچەکەی چۆنە و ئەچێ بۆ چوە و لە چۆوە زۆر بەڕاستی چەندین وەکو کۆڵانەکانی ئەم بابەتانە زۆر قوڵن گۆرانی بێژ ئەمە هەبووی خوا هەموو شتێکیش مەقامات نیە بەرەوەڵا هەموو شتێک مەقامات هەر قاعدەی مۆسیقایانی سکێڵ من کە ئەسمە پرسەیەکە و تەنان مەلاکە ئەگەر لەسەر مەقامات شارەزا بێ زیاتر دانشم لەو پرسەیە یعنی هەست و سۆز مەڕۆ بەلای ئەو دەنگە یعنی کاک جەزاجان خۆت زیینەوەمان زۆرە لە حەقیقەتی شتەکان من دێم مەسەلەن ئەوەی ئەچم میلۆدیکی وڵاتی شکایەنم وەری ئەگەڕم سعی ناکەم بڕم دوو مۆسیقی جوان ببینم بڵێم وەرن کاکە فێری ئەم شتم بکەن بەڕاستی یا مەسەن عودێگە گرم بەدەستمەوە هیچ نەبێ خۆشتێکی لێتەیەگەم 4 میلۆدی پێ فێرە بم کە 4 میلۆدی فێر بم دڵم خۆشە بە یکەم بە 8 میلۆدی کاکەڕەنجم بەنای مۆدیێرنەوە گوایە مۆدیێرنای گوایە ئەم هینەی ئمە بەسەر چۆمستای لە بەحسابی هەندێک لە گەنجەکان بەنای مۆدیێرنەوە میلۆدیی یۆنانیم بۆ هێنە یا ئەرمەنی یا ئەوە ئەیکا بە کوردی یا تورکی و دڵنیا بەجەزا ئێمە ناچینە مێژوە بەو شێوەیە ئەوە هیچی ناچێتە مێژوە هەموویە بێتە خزمەتکردن بە مۆسیقای یۆنانی و تورکی و فارسی خودی من و هەزاران یۆکو من و بڵێم سەدان هەزار یۆکو من جمهوری و دەنگانی وەکو ئێوە ئەزانە دەنگ ڕەسەن و وەکو میدیاحسین لە شعرەکەڵێ دڵ لە زمانێک دێش ینی ئەمەی کە ئێمە ئێڵێین ئەفومکە من بەڕاستی ئەمە دەردەدڵ نییە کە بڵێم من ئەوەکەم خەڵکیش تر ئاوای فەنەکە من بۆ خۆم مرتاحم لایەنی خۆمەوە ئیشی خۆم کردو و مۆسیقای خۆم ژەندووە باوەڕم پێ بکە لێرەوە گەشتومەتە تاران و ئەسپەهان بۆ لای یەک ئوستاد ببینم ئەمڕۆ شەرحی فڵان مەقامم بۆ بکە من ئەزانم کە تۆ چۆن بارەکەی بەدایان برادری مۆسیقی خۆمم وتوە بەدایان گۆرانی بێژم وتۆ تومە تکایە والله ئەو سعیکردنە لە مۆسیقایە لە مەقاماتە لە شارەزایی لە ئامریکا لە فێربوونە زۆر زەڕورە بۆ داهاتوو چونکە فەن بەم شێوەیە نامێنێ هەتا سەر فەرق ئەکا پرۆگرامەکان ئەگۆڕێن بەڕاستی تەمەناکەم وەکو کاک میدیای هاوڕێمانە لە میدیاحسێنی شاعر و هونەرمەند خەڵکی تر قەدری زێر و زی و لێک جا بکاتەوە ئەو لە شعرەکەڵێ دڵ لە زەمانێک دێشێ نەزانە باتە پێشێ زێڕی من و زیوی ئەو بەیە قەپانە چێش ینی خەڵک نابێ بەیە قەپان بێ بزانە کامە زێڕەکامە زیوە ینی کاتێەوە هاتووە من هەندێک کۆمنتێژەکەنمەوە کاکارۆنجان کاکە دلاوەری ماملێڵە دەست خۆشکا کاروانجیان گۆرانکی ماملێمان بۆ بڵێ بە یادی بەخێر وەڵی ئەگەر توانی منەوە نازانم بەگەران یادی بەخێر گروپی هەڵپەرچی ئەسێرەکان سوپاس بکە گەزا بۆ ئەو کاتێک پێمانە بەخشێ و میوانە تایبەتە ئەهێنێتە بەرنامەکەەوە سپاس کاکە ڕێبوارجیان گروپی ئەسێرەکان خاتو ئاشنا دڕێی بێژەرە سەرکەوت و ڕاگەندکارە بەتواناکەی رادیۆ سلێمانی زۆر سپاسە کە مەزاسڵەوە لە میانی ئازیز دەست خۆش بە کاک زایبرام بە سۆز و خەم خۆر سپاس بە تۆ کاکە شمان کازم سڵاوتان لێبێت بە هیوای سەرکەوتن کاکە جەزا جەمالی خۆشەویست و هاوڕێ برامان سڵاو ڕێژ خۆشەویستی بە مامە زایبرام لەگەڵ ڕێژ خۆشەویستی وەکا کاروانی نەی هیوای سەرکەوتدان بە خۆزم سپاس کاکە نەژات قەرحی مامەزا هەندێک گۆرانی هەیە
کاتیە بۆ شەوێک یان کۆتاییەکەی مانجێکە بەڵام مامەکاران گۆرانەکانی بۆ 100 ساڵە بۆ گۆرە باتان چاوی ماچەکەم کورد عزیزی مێنە ئەمە. من دڵنیام عزیزی گۆرانەکانی کاروانە مێنێ محەممەد جیاد دەستان خۆش بێت نەژات فەرحی بەخواان دێک کەناڵ بۆ ویو خەڵکمان کە دڵنیام قوربانە بم هەروایە ئاکید وایە. کا کاروان نەزانم چینە لای ئەمە من کۆتایی بەرناممانە لە خزمەتتان دیاری لای تۆیە تۆ دیاری پێش کۆتا گۆرانی منە کۆتا گۆرانی و کۆتایی بەرناممان نزیک بۆتەوە من حەزەکەم ئێمە تێرشمان نەخۆتە بەخوا لە لەگەڵ خزمەتتانە خزمەتەکە ئینشاءالله حتما وعدەیەم لە پرۆگرامێک شکە بێم. دڵنیام پێویستمان بە پرۆگرامی تر هەیە بەڵام ئەگەر ڕوومان بێ دەست لە من دەرگاو بینەوە ئەو فترێ ناکجزای من ئەو فترێ زۆر لە بەرنمەکانم بەڕاستی احترامم بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەاند هەندێک پرۆگرامم بەڕاستی وەستاندوە ینی نەچوون بەڵام ناتوانم قسەی تۆ ڕەفسکەمەوە هیچ کاتێک چکە بەڕاستی خۆی ئەو لە کاتۆتان بۆ من عزیز و شانازیە بۆ ئەم خۆشەویست. کەناڵە عزیز. ئەجا بۆ منیش کە من عزیزی سپاس دەکەم پڕ بەدڵ بە ناوی کەناڵی سلێمانی و هەموو کارمەندەکانیەوە عزیزی ئەمە بە ناوی کاک مەڵبەندی ڕێستنی سلێمانی شۆ سپاس دەکەم چکە من ئاگادارم کە چەند کەناڵی سەتەلایت و کەناڵی ناودار پێوی توی نەچویت کە هاتوو بە لە ئێمە دوو جار شانازی بۆکەین عزیزی ئەمە کاک جزاجان و ئەگە بە پرۆگرامی شتاوە نەبووین چۆن ڕوومان بێ جارێکی تەقریبن ئەوەیان ئەوەشیان هەر ئینشاءالله هەر شەوێککە دێمەوە ئێرە لە خزمەتی ئەزیزانەوە عدم مالێسەوە دەمنش ئەو کاتەوە دێمێت چەند ژەنێریشی بەتوانای کە نانەتە خۆت جوانی و عزیزی پێویست ناکە. ژەنایی ترێنم هاوکاری ئینشاءالله کاک جزاجان ئەم دیارە لای تۆیەوە من هیچم نەماوە هەرەوە خۆشەویستن. لەگەڵ پێشەوەی دیارەکە پێشکەکەی من لای خۆمەوە سپاسی مامەکاروانەکەم سپاسی کاگڕەوەن دەکەم لە کۆنتترۆل و سپاسی بیسەران و بینەرانەکەم هەموو ئەو کۆمنتانە خەمە سەرچاوم سپاسیانەکەم ئەو بیسەرانی کاتیان بێن بەخشی چایان ماجەکەم جارێکتر ڕێز خۆشەویستی بۆ کاکاروانی چای ماجەکەم زۆر سپاسی عزیزی کاک جزاجان و حەزەکەم کۆتا قسەم بڵێم ڕەنگە زۆرێک لە برادران دواتر ئەم پرۆگرامە ببینەوە زۆرێک لە گۆرانی بێژانی هاوڕێمانوە وابیر بکەنەوە کە ئێمە لە لوود بەرزیمانەوە ئەم قسانەکەین بەڵام باوەڕم پێ بکە ئەمەی کە من و تومە حەقیقەتە و ئیسیفادەی خۆیانی تایە ئەگەر خۆشارەزاکردن لە ئامێرێک ئیسیفادەکەی بۆ من ئەوە بووە کە ئەمڕۆ ئەتوانم بڵم من موزیسیانێکم بەڕاستی قاعدەی ئەسلی بەڵێ ئەسلی گۆرانی وتن ینی ئەوە زۆر زەرورە ینی با ئێمە هەروە بیر نەکەینەوە کامێرایەک ڕوومان تێ بکە و چاکەت و پانتۆڵێک لەبەر بکەین و کلیپێک بکەین با بیر لەوە بکەن و ناوەڕۆکی ئەمە ئەسلی هوەر شارەزابین اینجا ئەو کارە بکەین بەڕاستی چونکە لە جێگەیەک ئەمان وەستێنێ جێگەیەک هەیە کەیترەڵێت تۆ ئادەی بزانم چی ئەزانیت تۆ فەنەکەی تۆ چییە بەڕاستی تەنها یەک تەسنیف گۆرانێکی سێدەقەی نییە کە دێت و لە تەلەڤیزیۆن ئەڕاوتەوا بێ ئەسلی هوەرەکەی ئەمە چیتیایە چیمان پێ یانە و کەسانەی جۆمان لێگرن چێنوە بۆ چێ گۆرانی ئەڵێن بەڕاستی ئەمە زۆر مهمە زۆر گرنگە قوربانتم کاک جزاجان دڵ و چاوی هەموو هاوڕێیان و هونەرمەندانی خۆشەویستم ماچ ئەەکەم بە بچووکیمان قبول بکەن لە خزمەتیان عزیزیە من چاوتان ماچەکەم چی بڵێن و با لە وتمان بەچاوان بەچاوان
راحتي راحتي جساي بين أدبارك شادي وسفاهي دل برج خارك شنو لباخا وانا وشالاتشم سوداي ديداني تو ينقر سجم سوداي ديداني تو ينقر سجم اي الباري خصوصني خصوصني كلام غيرونك رشملاني جام غيرونك رشملاني جام ay aski suki لا سبر سكر اي عشقي سوكي لا سبر سكر اي هواي بردي اي لا خلا سرم اي هواي بردي اي لا خلا سرم شنو وظلف لولو باشا شنو وظلف لولو باشي وانا وشامل كنت خالي سر لوا وانا وشامل كنت خالي سر لوا اسكي سوكي لا سمر سكن اي هوا